بۆ ڕایگشتی بۆ تەواوی پارت و لایەنە سیاسیەکان، کەسانی سربەخۆ، کەسانی ئاکتیڤیست و نیشتیمان پەروەر و مامۆستایانی ئاینی، گەلی ئێمەی هێژا و خۆشەویست، وەک لای هەمووان ئاشکرایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە جەنگێکی فرەلایەن و ورد و قوڵ بەڕێوە دەچێت کە ئەم جەنگە چەند ساڵێکە دەستی پێکردووە و ئەمڕۆ ئەم جەنگە مەرگهێن و ماڵوێرانکەرە لە جەنگە بە وەکالەتەکان دەرچووە و بووەتە جەنگی خودی دەوڵەتانی ناوچەیی و جیهانی دەیەوێت زۆرترین خاک و زیاترین بەرژەوەندی و ساتۆی خۆی بپارێزێ و فراوانتر بکە. بێگومان هەر دەوڵەت و لایەنێک دەیەوێت پێش بە کۆتاهاتنی پەیماننامەی سایکس-پیکۆ و دروستبوون و لەدایکبوونی نەخشەی نوێی ناوچەکە جێ و پێگەی خۆیان زیاتر بگرن. ئەمڕۆ لە بەرچاوە کە سنووری دەوڵەت نەتەوەکان هیچ بایەخێکی نەماوە، هەر دەوڵەتێکی داگیرکار لە هەوڵی داگیرکاری زیاتردایە لە هەر ڕوویەکەوە و دیسانیش دەڵێن بربەچاوە کە دەوڵەتەکەی ئەردۆگانی فاشیست ڕۆڵی هەرە سەرەکی دەگێڕێت لە داگیرکاری ناوچەکە بەگشتی بەو خەیاڵەی کە خەلافەت و سیستەمی سەڵاتینی نوێی عوسمانی ئاوا بکات و زیندوی بکاتەوە. لە ئێستادا بە ئاشکرا پەلامار و داگیرکاری خۆی بەڕێوە دەبات لەسەر وڵاتانی عێراق، سووریا، لیبیا، یۆنان و قوبروس و ئەرمینیا. ئەوەی گەلی ئێمەی هەرێمی کوردستان زیاتر پەیوەست دەکات بەو هێرش و داگیرکاریە ڕاستەوخۆیانەیە کە ڕۆژانە دەکرێتە سەر خەڵک و خاکی ئێمە لە هەرێمدا لەلایەن ڕژێمە هەژمون داگیرکاریەکانەوە کە ڕۆژانە هاوڵاتی ئێمە شەهید و بریندار دەکرێت ڕاستەوخۆ لەلایەن ڕژێمی فاشیستی دەوڵەتی تورکیاوە. ئەم هێرشانە بە ئاسیا گەیشتووە کە تا ئێستا 500 گوند چۆڵ کراون و نزیکە بە 40 بارەگای سێخوڕی و سەربازی و لۆژستیکی خۆی لە نێو خاکی هەرێمدا بەجێ کردووە و زیاتر لە 30 کیلۆمەتر هاتوۆتە نێو خاکمانەوە. داگیرکەران لە ڕێی هێڵی خیانەتکارانی سەردەم هەڕاجکەرانی خاک و خەڵکی هەرێمی کوردستان هیچ سێکتەرێکی ژیان نەماوە کە تووشی قەیران و جێژاو نەکرابێت. هەر لە سێکتەری تەندروستی پەروەردە موچە و قوتی هەموو موچەخۆران هەر لە شەهیدانەوە تاکەم ئەندامان. کێشەکەڵەکەبووەکانی کۆمەڵگەیی، کۆچی گەنجان، ژن کوشتن لە دەستدانی نیوەی خاکی هەرێم و بە جێهێشتنی شنگال و تەسلیمکردنی بە داعش، هێنانی جەندرمە و سەربازی دەوڵەتی داگیرکەری تورکیا و سەرەڕای ئەم هەموو جێژاوانە مایە پوچبوونی حکوومەت و بگرە بە قەرزارخستنی گەلەکەمان بەردەوامە و هەتا دوایی. ئەم ڕۆواتە نۆیدا ئەو ڕۆژە ڕەشەیە کە گەلە کۆمەی نێودەوڵەتی سەر ڕێبەری گەلانی بندەست، ڕێبەری ئازادیخوازی جیهان، ڕێبەری گەلی کورد بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان بەڕێوە چوو و هەر لەم بەروارەدا بەر لە ساڵێک بە بەرچاوی جیهانەوە دەوڵەتی فاشیستی تورکیا بە هاوکاری چەتەکانی هێرشیان کردە سەر گەلی کورد و گەلی کورد وا ئەخوازیە کە هەر پارت و لەم هەلومەرجەدا گەلی کورد وا ئەخوازیە کە هەر پارت و لایەنێک هەر کەسێک کە خۆی بە بەرپرسیار دەبینێ بە گشتی و بە تایبەتی گەلەکەمان کە ئەو داگیرکاری و گەلە کۆمانە تێک بشکێنن و کوردستان و هەرێمەکەمان بپارێزن و بانگەوازی دەکەین لە هەموو لایەنە سیاسیەکان و ڕێکخراوانی کۆمەڵگەی مەدەنی و مامۆستایانی ئانی کەسانی خەمخۆر و نیشتیمان پەروەر کە بەشدار بن لە کەمپینی با داگیرکاری تێک بشکێنین و کوردستان بپارێزین بەم خاڵانەی خوارەوە. یەک، بەشداری لە هەموو چالاکیە جەماوەری و دیموکراتیەکان بکرێت دژ بە داگیرکاری، دژی هەموو وابەستەبوون و بە داگیرکاری لە ڕووی ئابووری و کولتوری و سیاسی بوەستنەوە، دژ بە هەموو جۆرە کار و ڕەفتارێکی خیانەتکاری و بەکرێژێراوی و سێخوڕی بۆ داگیرکەران بوەستنەوە و ئاشکرا و ڕسوای بکەن، بایکۆتی کاڵا و شتومەکی تورکایی بکەن، بە هەموو جۆرێک پشتیوانی لە هێڵی بەرخودانی گەریلا و ئازادی خوازەکانی گەلەکەمان و کچ و کوڕە نەبەزەکانی سەنگەری بەرخودانی دژ بە داگیرکاری بکەن. شەشەم، دژ بە زیندانی و گۆشەگیرکردنی ڕێبەر و بیرمەندی ئازادی خواز عەبدوڵڵا ئۆجەلان و گشت زیندانیانی سیاسی کورد و لە هەر بەشێکی کوردستان تێبکۆشن.